سەری ڕێز و نوازش لە بەردەم هەموو شەیدانی ڕێگەی ئازادیدا دەنەوێنم لە کەسایەتی شەید لوقمان و شەید زانیار و شەید ڕامینە هەموو شەیدانی ڕێگەی ئازادی بەبێ دێنمەوە. شەید زانیار و شەید لوقمان 9 ساڵ و نزیک 2 مانگ لە گرتوخانەکانی حکوومەتی سێدارەغا بەرخۆدانیان کرد، خۆڕاگریان کرد. 2 ساڵ لە سنە بوون، دوای 2 ساڵ بردنیان بۆ تاران و لەوێ حکمی لە سێدارەدانیاندان. 7 ساڵ لە ژێر حکمی لە سێدارەدانە لە زیندانەکانی جمهوری ئیسلامیە زانیار و لوقمان بۆ پەڕی خۆڕاگریەوە بەرخۆدانیان کرد. زانیار خۆی کە لە نامەیەکە نووسی بووی بۆ 16مین ساڵی لەدایکبوونی خوشکەکەی باسی لەوە کردبوو توی من لە بین 4 دیوارە کە حکومم لە سێدارەدان بوو قەت بیرم لەوە نەئەکردو. هەڵسام پەتی ئیعدامەکەم کرد بە تاری سێتارەکەم و بەدار هەر بەبان سیمانەکانی زیندان و سێتارێکم دروست کرد بۆ خۆمدا ئەنیشتم لەبەر ئەوە بیر لە ڕۆژی لە سێدارەدانەکەم نەکەمەوە دا ئەنیشتم بۆ گشت زیندانیەکان سێتارم لێ ئەدا و دڵیانم خۆشە کرد. وەک هاوژینی شەید ئەقباڵ و وەک دایکی شەید زانیار و فەرق ناکە شەید لوقمان و شەید ڕامینیش هەر کوڕی منن، هەموو شەیدانی ڕێگەی ئازادی کوڕی هەموو دایکەکانن. داواکاری من ئەوەیە لە گەلی کورد قەت ئەم زڵمە ناڕەوا کە دژمنەکانی گەلی کورد و حکوومەتی سێدارە بەرانبەر بە گەلی کورد ئەنجامیەوەن لە بیری نەکەن. داوا لە گەنجەکانی ڕۆژەڵات و چواربەشی کوردستان ئەەکەم بێنە ڕێزی خەبات و تێکۆشانەوە با ئیتر دژمنەکانمان کەم ڕۆڵەکانی گەلی کورد قەتڵەعان کەن و لە سێدارەیان بن، کەم هێرشکەنە سەر خاکەکەمان. بە ڕۆژانە تەیارەکانی تورکیا هێرشەکەنە سەر خاکی کوردستان و بەدەیان ئەلعان هەر لەم مانگا بەدەیان خەڵکی مەدەنیان شەهید کردووە. داوا لەگەلی کورد ئەەکەم یەکگرتوو بن. تا ئێمە یەکگرتوو نەبین قەت ناتوانین دەستکەوت بەدەست هاتووە، بەڵام بە وەسیلەی خایەنەکان و خۆفرۆشەکان ئەیانەوێ دەستکەوتەکانی گەلی کورد لەبین بوون. بەڵام ئێمە لایەنە سیاسیەکان گەلی کورد ئەگەر بەیەکۆ دەست بینە دەست یەک و خەبات و تێکۆشانەکانمان بەیەک و ڕاپەڕێنین هیچ وەخت دژمن ناتوانێ زەربەمان لێ با ئیشەڵا سەرکەوتوشە بین. دژمن هەمیشە بەرانبەر بە گەلی کورد هەڵوێستی خۆی نیشان داوە، بەڵام ئەو کوردای کە خەیانەت ئەکا دژ بە گەلەکەی پاڵ ئەڵا بە سەنگەری دژمنۆ ئەوە کورد نییە، ئەوە خۆفرۆشە فقط بە خاتر مەقام و بە خاتر کورسیەکەی و بە خاتر دەسەڵاتی خۆی. ئەلعان ئەوە 30 ساڵە هەرێمی کوردستان حکوومەتی کوردایەتی لە ناویە خەریکە حاکمە و حکوومەتێکی کوردیە، بەڵام چون پاڵی داوە بە دژمنۆ قەت گەلەکەی ئایسە هەر خەڵکی هەرێمی کوردستان خۆم بەگوێی خۆم بیستومە ئەڵێن ئەی خۆزگەم بەو کاتە کە سەدام ئیتر زاڵمترین بوو لە ناو دەوڵەتەکانە دژ بە گەلی کورد. بەس ئێمە ئەڵێ خۆزگە ئەخوازین لەو کاتە کە سەدام بوو. ئێمە ئەمانوت ئەوە دژمن هەر چێمەیلی بێ ئەیکا، بەڵام ئیسە کە حکوومەتێکی کوردیە هیچ ئاوەڕێ لە گەلەکەی ناواتۆ دژ بە گەلەکەیشی پاڵی داوە بە دژمنۆ تاکەت و ئێمە هەر لایێ هاوکاری دژمن کە ناتوانین سەرکەوتوو بین. داوا لەو لایەنە سیاسیانە ئەەکەم تکایان لێ ئەەکەم خوێنی شەیدەکانمان بە فێڕۆمەوەن بێنەوە بەرەی گەل با ئیتر دژمن کەم ڕۆڵەکانمان لەبین بووە. باوکەکەم بە قوربانی ئەو خەبات و تێکەشانەوەم کە لە سەرەتای 58 تۆ لە ڕۆژەڵاتی کوردستان ئاوا بوو ڕۆڵەکانی گەلی کورد دەستیان کرد بە خەبات و تێکۆشان، ئەوە دەستی خەیانەتی تایە، ئەوە دەستی دژمنی تایە.
ئیجازە ناوەن کە گەلی کوردیەک گرتو بێ ئەگەر گەلی کوردیەک گرتو بێ گشتمان بە یەک و دەست بینە دەستی یەک و خەبات و تێکۆشانەکەممان بە یەک و بەردەوام بکەین پس گەلی کورد ئەگا بە ئامانجەکەی خۆی بەڵام هیچ وەخت ئەو دەوڵەتە زلهێزێ لە ئەو دەوڵەتە خایەنێ لە ئەو داگیرکەرێ لێ ئەگەر گەلی کورد سەرکەوتوو بێ بە شکستی ئەوان ئەشکێتەوە.